NRT بەردەوامە لەسەر هەڵدانەوەی مەلەفەکانی شوعبەی کوردی لە دەستگای هەواڵگەری عێراقی سەردەمی حکومی سەدام حوسێن. بەڵام راپۆرتەشدا جۆری سەرچاوەکانی شوعبەکە و بەشێک لەو کارانە دەخرێنە ڕوو کە شوعبەکە توانیوێتی لە ساڵی 2001دا لە ڕێگەی سەرچاوەکانیەوە بە ئەنجامی بگەێنێت. سەرچاوەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی لە ساڵی 2001دا 247 سەرچاوە بووە کە لە ناوی مەلەفەکانی شوعبەکەدا 47 سەرچاوەیان وەک سەرچاوەی نەوعی تۆمار کراون و پۆست و بەرپرسیارەتیان لە نێو حکوومەت و دەستگا ئەمنی و هەستیارەکانی هەرێمدا هەبوو یان ئەندامی چالاکی پارتە سیاسیەکان بوون. هەندێک جاریش ئەو کەسانە پۆستی باڵایان لە کابینەکانی پێشووتری حکوومەتی هەرێمدا وەرگرتووە. بەپێی بەڵگەنامەکان ئەو ئامانجانەی کە شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی چاودێری کردوون لە ساڵی 2001دا 88 ئامانج بوون. هەروەها بەپێی مەلەفەکانی دەستگای هەواڵگەری بەعس هەر لەو ساڵەدا شوعبەکە لە ڕێگەی سەرچاوەکانیەوە چەند کارێکی ئەنجام داوە کە وەک کاری نەوعی تۆماری کردوون. بەپێی مەلەفەکان یەکێک لەو کارانەی لە ساڵی 2001دا شوعبەکە ئاشکرای کردووە و وەک کارێکی نەوعی ئاماژەیان پێداوە ئاشکراکردنی هاوڵاتیەکی عێراقی بووە بە ناوی عەلا محەممەد عەبدوڵڵا و گروپەکەی کە بەپێی مەلەفەکانی دەستگای هەواڵگەری ئەم کەسە و گروپەکەی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی بەعزدا کاریان بۆ پارتی دیموکراتی کوردستان کردووە و ئەو کاسێتە ڤیدیۆیانیان دزە پێکردووە کە ڕژێمی بەعس بە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ تۆمەتبار دەکات. بەپێی مەلەفەکانی شوعبەکە لە ڕێگەی سەرچاوەکانیەوە توانیوێتی ئەو گروپە ئاشکرا بکات و دەستگیریان بکات و ئاڕاستەی دادگای تایبەتمەندیا بکات. هەروەها یەکێکی تر لە کارەکانی ئەم شوعبەیە ئاشکراکردنی گروپێکی 8 کەسی بوون لە خانەقین کە بەنهێنی کاریان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و دەستگیریان کردوون. لەگەڵ دەستگیرکردنی ئەم گروپەشدا دەستگای هەواڵگەری ئەوەی بۆ ئاشکرا بووە کە گروپێکی تری دەکەسی لە ناو خانەقین بەنهێنی کار بۆ پارتی دیموکراتی کوردستان دەکەن، بەڵام مەلەفەکان ئاماژە بە دەستگیرکردنی ئەو گروپە دەکەسیە نادەن. یەکێکی تر لە کارەکانی شوعبەکە لە ساڵی 2001دا ئەوە بووە کە هەوڵی داوە چەند سەرچاوەیەکی دەست بکەوێت لە نێو ئەو کەسانەی کار لەسەر کۆمپیوتەرەکانی پارتە سیاسیەکان دەکەن. لەم نێوەندەشدا شوعبەکە 3 سەرچاوەی دەست کەوتووە کە لەسەر کۆمپیوتەرەکانی پارتی دیموکراتی کوردستان و بەرەی تورکمانی و ڕابطەی ئیسلامی کاریان کردووە. هەروەها یەکێک لە سەرچاوەکانیان ئامادەی دەربڕیەوە کە پەیوەندی بکات بە کەسێک لەوانەی لەسەر کۆمپیوتەرەکانی کۆمەڵی ئیسلامی کار دەکەن. کارێکی تری ئەم شوعبەیە ئاشکراکردنی 2 کەس بووە بە ناوەکانی عەبدولسەلام ئەحمەد و عەلی نەجار کە کاریان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و پەیوەندیان کردووە بە کەسێک بە ناوی مقدم ئیبراهیم جەواد و داوای کۆکردنەوەی زانیاریان لێکردووە. لە ئەنجامدا شوعبەکە توانیوێتی ئەم 2 کەسە دەستگیر بکات و ڕەوانەی دادگای تایبەتمەندیان بکات و هەردووشیان بە زیندانی هەتایی حکم بدرێن و دەست بەسەر سەروەت و سامانەکانیاندا بژیرێت. هەر بەپێی مەلەفەکانی دەستگای هەواڵگەری لە ساڵی 2001دا شوعبەکە توانیوێتی 19 حاڵەتی تێکشکاندنی نێوڕیزەکانی پارت و دامەزراوەکانی هەرێمی کوردستان تۆمار بکات و سەرچاوە لە نێویاندا دابنێت. لە کاتێکدا لە ساڵی 2000دا 31 حاڵەت بووە. هەر بەپێی مەلەفەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری بەعز لە ساڵی 2001دا تەنها پەیوەندیان لەگەڵ یەکێک لە سەرچاوەکانیان پچراوە لە کاتێکدا لە ساڵی 2000دا 3 حاڵەتی لەو جۆرە تۆمار کراوە. NRT بەردەوام دەبێت لە زنجیرە راپۆرتەکانی لەسەر مەلەفەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی و لە راپۆرتی داهاتوودا کار و نهێنی زیاتری شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی ئاشکرا دەکرێت.